کە لە یەک نەگەین بە یەکیش ناگەین. ئێمە زۆر جار لە یەک ناگەین، قسەکانمان بۆی نە بەرەو ڕوو یەکتر دەکەین، باش لە یەک ناگەین، بۆیە بە یەک ناگەین و یەکتریمان خۆش ناوێت. مەولانا جەلالەدین ڕۆمی لە مەسنەویدا بەسەرهاتێکی جوانمان بۆ دەژێڕێتەوە کە زۆر پند ئامێزە. ئەڵە کابرایەک هەبوو خی گەورە بەسەری کردبەوە بەوەی کە گوێیەکانی نەیان دەبیست. حرمەتم هەیە بۆ ئەو کەسانەی کە ئەو حاڵەتیان هەیە کورد وشەیەکی بەکارهێناوەڕم بێت جوان نەبێ وشەی کەڕیان بۆ بەکارهێناوە و تویان فڵان کەس کەڕە بەڵام جوانتر وایە بڵێ نابیستە نابیستێ وشەی کەڕ بۆ ئەوانە بەکارهێنانی شتێکی جوان نییە. ئەبێ ئەو وشانە بگۆڕین بڵین کەسێک هەبوو نابیست بوو قسەی خەڵکی نەدەبیست بیستنی لەدەستدا بوو. بۆیە کاتێککە قسەی بۆ دەکرا مەگە بە ئاماژە حاڵی بووە فەقیرە هیچی نەدەبیست. یەک دوو جارێک لە ئەنجامی دراوسەیەتی لەگەڵ کابرایەکی دراوسەیاندا دەمەبواڵەیەکیان بوو لەسەر دراوسەیەتی و کۆمەڵشتی ناو گوندەکەیە. یەکتریان خۆش نەدەویست بەڵام ماڵەوەیان بە ئاماژە تێیانگەیان فڵان کەسی دراوسێمان لە جێیا کەوتۆ زۆر نەخۆشە. ئەمیش بەخۆی وت مادام نەخۆشە با بڕۆم بۆ لای بەڵکو دەرفەتێک بێ بۆ دڵپاک بوونەوە ئاش بوونەوە. بەڵام خۆشی بەخۆی وت باشە من نابیستم ئێستا من بچم بڵێم چی خۆ هەر قسە دەکەم و نازانم چیم پێ دەڵێ. دوایی بەخۆی وت ئاسانە باسی لای نەخۆش چییە لێی دەپرسم چۆنی لێی دەپرسم چی دەخۆی لێی دەپرسم چ دکتۆرێک دێبۆلات ئەویش وڵام دەداتەوە منیش سوپاسی خوا دەکەم و دەستخۆشی لێ دەکەم. ناوی خوای لێ هێنا و چوو بۆ لای کابرا. کابرای نەخۆش ئەو غەرەز و بوغزەی هێشتا لە دڵا مابوو بە بینینی ئەو کابرایە خۆشحاڵ نەبوو. وتی خوایە من خۆم سیحەتم تەواو نییە ئەم نابیستەش لە یەک قسە حاڵی نابێ و هاتۆ سەر و دڵی گرتوم. کابرای نابیست دڵ پاک بوو دڵی پاک بووەوە ویستی بە یەک بگەن لە یەک بگەن بە دڵێکی پاک و زمانێکی شیرینەوە. وتی ئێستا سیحەتت چۆنە لەگەڵ نەخۆشەکەت باشتری؟ وتی نەک هەر باشتر نیم خەریکە مێشکم دەتەقێ خەریکە دڵم دەتەقێ زۆر 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 خراپم. وتی یا ڕەبی سوپاس بۆ خوای گەورە ئەوەی زەین لە شکر باشم. وتی بەلانی کەم دڵە شکر باشم منیش دڵم سوپاس بۆ خوا. وتی یا ڕەبی سوپاس بۆ خوا ئەلحەمدولیلا وەڵڵاهی بەو وەڵامە دڵخۆش بووم. کابراوتی بەڕاستی هاتۆ دڵم بداتەوە من ئەڵەم وا دەمرم ئەو دڵە سوپاس بۆ خوا. وتی چی دەخۆی؟ کابرای نابیست کە گوێی لە قسەکان نییە لە دڵی خواوتی ئێستا لە مریشکێکیان بۆ سەر بڕیوم و چەلاوەکەیم خواردووە فڵان شۆربام خواردووە. وتی کوڕە زەقنەموت دەخۆم. وتی یا ڕەبی عافێتت بێ بەڕاستی خواردنی چاکە هەر ئەوە شایانی جەنابتە. وتی چ دکتۆرێک دێبۆلات؟ وتی وڵات چاوەڕێم عیزرائیل بێ بۆلام هەر دکتۆرم ئەوە. کابرا دەستی بەڕیشە هێنا وتی سوپاس بخوا کە دەستت گەیشتۆتە ئەو دکتۆرە باشترین دکتۆرە چوو بێتە لای هەر نەخۆشێک ڕزگاری کردووە. بەویستی خوای گەورە بۆ تۆش ئەو دکتۆرە ڕزگارکەرە دەبێ و لە هەموو شتێک نەجاتت دەبێ بەڕاستی دکتۆری چاکە و خوا دکتۆرێکی باشی بۆ ناردووی. کابرا زۆر ناڕەحەت بوو. کابرای نابیستیش خواحافیزی کرد و چوە دەرەوە. بە یەک گەیشتن بەڵام چونکە لە یەک نەدەگەیشتن ئەو بە یەک گەیشتنە زیانی هەبوو. وی ئێمە کاتێک کە دەمانەوێت بە یەک بگەین ئەبێت لە زمانی یەکتر تێبگەین ئەبێت لە دڵی یەکتر تێبگەین ئەبێت دڵەکانمان بەرامبەر یەک پاک بێت.